یعنی ئەمە لە دەورەی ڕابردووە بینیمان ئەم ئەزمونە جارێک سەریە کرد بەلای بەشار ئەسەدا بڕوە ئیمتیازی لێوەرگێت، جارێک محاولەیە کرد لەگەڵ تورکیا ڕێکەوێ، تا لە ئەخریان لە سێر سای سێبەری تەوازنی هێزی عسکەری و سەربازی لەو ناوچەیە لە پاڵ ئەمریکایە ڕاوەستاوە. ئەمریکا خۆتا سەر لەوێ نامێنێ، ئەوزاع لە سووریایە گۆڕاوە، ئەبێ دەوڵەت تێدا مەزرێ. ئەگەر ئەو دەوڵەتە مرکزی دروست ببێ و لە ژێر ناوی دیموکراسی و حەق و حقوقی نەتەوەکان دەستوورێ بنووسنەوە، ئەوە ناچارە بێ بڕوە تەسلیم بێ، بێ هێزەکەی هەڵۆشێنێتەوە بێتە بەشێک لەوە. لە باشین حاڵتە ئەگەر حق و حقوقی لە ژێر ناوی فیدرالیزم یا حکمی زاتیان پێ بدرێ، یعنی نامێنێ. ئەگەر شتێکی وا دروست بێ پێچەوانەی داخوازیەکانی هەسە دەبێ و نەچێتە ناویەوە، معلومە ئەمریکا پشتی تێکا و کاتە تاگەمێنێتەوە لە شوێنی خۆی نامێنێ. بەرحەڵمە بەسم وێ ئایندەی ئەو ئەزمونە لەبەردەم گۆڕانکاریەکانە، مەگەر ئەوەی کە شەڕی ناوخۆ لە سووریا دەست پێ بکاتەوە، ئەمە ضرورەتی بمێنێ جایتر هێزەکان دەخاڵەتی تیا بکەن، بە تایبەتی ئێران بە شێوەیەک لە شێوەکان بگەڕێت. وکام سینە ئەگەرش دوورە، یعنی قسەکەمەوەیە ئەوزاعی سووریا ئەگەرچی ئایندەیەکی ناڕۆشنی هەیە، هێشتا معلوم نییە مەسەڵەن بۆ نمونە ئایا محەممەد جۆلانی و هێزەکەی ئەو جۆرە لە حکومە دروستەکە کە لایەنەکان قاناکە کە خەڵک قاناکە، هەر خودی ئەم کردوانەی ئەم چەند ڕۆژەی کە ئەوان دەسەڵاتیان گرتووە لە دیمەشقات چەند ڕۆژێکە باشە نیشانەدا کە ئەمانە هەڕەشەن بۆ سەر و ناوچەیە.